پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسای هەمواری یاسایباری کەسێتی کرد. بەپێی پرۆژە یاساکە دەتوانرێت کچ لە تەمەنی 9 ساڵیەوە بەشوو بدرێت. هەمواری یاساکە لە ناوخۆی عێراق و کوردستانیش کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە. ئەندامێکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ و ئافرەت لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر یاساکە پەسەند بکرێت ڕێژەی جیابوونەوە خیانەتی هاوسەرگیری زیاتر دەبێت. دەژڵێت کچ دەبێت لە تەمەنی یاسایی خۆیدا بەشوو بدرێت. ئەمە مەترسێکی گەورەیە. ئاینی پیرۆزی ئیسلام ئەم بابەتە ڕەت دەکاتەوە. ئێمە لەبەرەوەی کە دەوڵەتێکی مسلمانی مەفروزە یاساکانمان هەڵێنجراوی شەریعەت بێ، هەڵێنجراوی کتاب و سوننە بێ، ئیسلام ئەمە ڕەت دەکاتەوە کە ئافرەت نەگاتە تەمەنی ڕۆشت هاوسەرگیری پێ بکرێ و پێچەوانەکەشی هەڕاستە. بۆیە ئەگەر کوڕ و کچ نەگەنە تەمەنێکی کامڵ ئەمە مەترسیە. ئەوانەی کە لە 18 ساڵ و 19 ساڵیشان هێشتا بابەتی تەلاق لە هەڵکشاندا ئەمە مەترسیێکی گەورەیە. شاندنی ئەم یاسایە لە سلێمانی هەڵمەتێکی یاسایی بۆ بەرپرسدانەوەی هەموار یاساکە ڕاگەندراوە و داوای ڕاگررتنی یاساکە دەکەن. چونکە لە ڕاستیە ئەگەر بێت و ئەم پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت کۆمەڵەیە کێشەی زۆر گەورە بە دوایە خۆیان هێنێ. یەکێک لەوانە بازرگانیکردنە بە مناڵانەوە کە مناڵان تیا زەرمەند دەبن و لەگەڵ ئەمەیە ئەگەر بگەڕینەوە بۆ لایەنە مەسەبیەکان لە ڕاستیە کۆمەڵی کێشەی تریشمان بۆ دروستە بێ وەکو کە لە ئێستا ئێمە کێشەی ئەو ژدانەمان هەیە کە کەوتونێتە دەستی داعش و گەڕاونەتەوە نزیکەی 2000 مناڵمان هەیە کە نەسەبیان دیار نییە وەکو باوکیان. ئەگەر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی کە زەواجی سیخە و میسیار و زەواجی کاتی سەفەرکردن بە شێوەی کاتی ئەمە ڕەوا ئەبینرێت. ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش دژی هەموار یاساکان دەڵێن پێویستە سەرجەم ڕێکخراوەکانی دیکەش پاڵپشتیان من بۆ ڕەتکردنەوەی، چونکە ئەوەی دەکرێت پێچەوانە یاسا و ئاینیشە. نەک ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان ڕەنگە بڵێم هەموو ڕێکخراوەکان کۆکین ئەوکە قسەمان کردو پێکەوە کۆکین لەسەر ئەوەی کە ئەم هەمواری یاسای ئەگە بچێتە ینی بواری جێبەجێکردنەوە زەرێکی گەورە لە ئافرەت و لە ژنان ئەدا. حتا شەقامی عێراقی دوای ئەوەی کە خوێنێ یەکەمی بۆ کرا لە پەرلەمانی عێراقا هاتنە سەرجادە. يعني براستي قابلی قبول نبوو لەلایەن حتا من ئەو ڕۆژی شەممە کە بۆ ئەو کۆنگرێت چوین لەسەر تونند و تژی ژنان لە بەغا زۆرینەی قسە لەگەڵ ئەو ئافرەتانەما کرد ئەوانەی کە لەوێن لە بڵێن شوێنە جیاجیاکان باسی ئەوەیان کرد کە ئەم یاسایە کارێکی باش نییە بۆ ئافرەتان و ئێمەش دژی ئەو یاساین بەڵام ناوێرین قسە بکەین لەسەری. هەمواری یاساکە پێشنیاری گروپێکە لە نێو پەرلەمان کە سوننە نین. ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. شەقامی عێراقیش دژی هەموارەکەن، بەڵام زۆرینەیان بوێری ئەویان نییە باشکرا ڕوبەڕووی ئەم کەسانە بنەوە کە پێشنیاری هەموارەکەیان کردووە. ڕێکخراوەکان و چالەکانی عێراق و هەرێم پێیان وایە بەشودانی کچ لە تەمەنی 9 ساڵی جگە لە مەترسی زیادکردنی ڕێژەی تەلاق و خیانەتی هاوسەرگیری هیچ دەستکەوتێکی دیکەی نابێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.